سڵتانە ببینڕای 1964 متوانە نەقیب لە بەرنمەیەکی تری تایبەت بە ئەم شەڕەی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێراندا هاتمەوە لاتان بە کۆمەڵی باسخواسی جیاواز وا پێتەجێت هەندێک شەڕەکە هێمنتر بوو بێتەوە، بەڵام ئەمە جێگەی بڕوان نییە بۆ ئەوەی کە لەپڕ گورزی کوشندە لە یەکتری بدەن و بارودۆخەکە ناهەموارە تاوەکو ئێستا ئەوەی کە هەنگاوی تازەیە ئێران ناوێتی لە دوێنێەوە چاندنی مینە لە گەروی هورمز و مەترسی لەسەر ئەو هەموو کەشتێ نەوتەی کە ڕویان کردوتە ناوچەکە و وەڵامەکانی ئەمریکاش بۆ ئەم کردەوەی ئێران بەکراوەیی ماوەتەوە کە چۆن لە ڕۆژانی داهاتوودا دەکەوێت چی دەکەن و چی ناکەن بەرامبەر بە یەکتری. وڵاتی دیکە هاتۆتە ناو شەڕەکەەوە، چەکی تازە هاتۆتە ناو شەڕەکەەوە، کەشوهەوای شەڕەکە بە تەواوەتی گۆڕاوە. هەموو ئەمانە لەگەڵ عەقیل سەلامە سەدراوشکاری 1964 بە کاروباری سەربازی باز دەکەم. جەناب یاقیت بەخێر بیتەوە. سپاسدارەکەم، خۆشتان هەر بژیت وا دەردەکەوێت هەندێک کەشی شەڕەکە هێمنتر بۆتەوە، ئەمە بۆچی؟ ویان ئەمە جێگەی باوەڕە یان بێدەنگی پێش زریانە بێدەنگە؟ نەخێر جێی باوەڕ نییە، ئەمە بێدەنگی پێش زریانە، هەردوو لە زەرارێکی زۆری پێگەیشتووە، یا عادەی تەنزیمی خۆیانەکەنەوە، چەکی تازە دێتە مەیدانەوە کە بەکاری بێنن هەردوو لە تەنها ماوەیەکە، ینی بڵین ترامپ کەوتی شەڕاگرم و هێمن بووە و نەوت دابەزی و دوای ئەوە هەمیسان بەرز بووە ئێران موشەکی نا بە ئیسرائیلەوە، تەنها ماوەیەکە وەکو بڵێ ڕێست هەردوو لای عادەی تەنزیمەکەنەوە و دەست پێەکەنەوە. نەخێرمە باشە. ئێران لە تازەترین کردەی سەربازیدا لەم شەڕە پێشتر ئاماژەی بەوە کردبوو کە پەنا دەباتە بەر چاندنی مین لە گەروی هورمز و ئەو کارەی کرد لە دوێنێەوە. ئەمە چی بوو ئەمە هەنگاوە؟ ئێران استراتیژێتێکی زۆر سەیری بەکارهێنانی بەڕاستی زیرەک بوون لەوەیە. ڕێیاندا بەو هەموو سەفینەی نەوت هەڵگرت کە داخلی خەلیج ببێتن و بێتن و هەموویشی بار بکە و پڕ ببێتن لێ و دەرچوونیشانی قەدەغا کرد. واتە بڵێن خەلیجێکی ئێستا کە خەلیجی کردە بۆمبێکی زۆر گەورە، تۆ ئەگەر لەو هەموو سەفینە بدەی لەو هەموو نەوتە بڕشێ لە ناو دەریا یان بتەقێتەوە، ینی کارەساتێ دروستەکەی لەو ناوە. اینجا ئێستامە کە بڵین مینی بڵاو کردەوە لە ناو دەریا، ئیتر حرەکەت نامێنێ، هیچ سەفینەیە ناتوانێت هاتوچۆ بکە. مینیش جۆری هەیە، زۆری هەیە، یعنی ئەمە یەکێک بوو لە چەکە قورسەکان کە بەکاری هێناستراوە. ئەمە بەکاری هێنا بۆ ئەوەی بتوانێت ئەو ناوچەیە کۆنتڕۆڵ بکاتن. باش. ئەم مینی ژێردەریایە چییە؟ حەزەکە بەوەمان بۆ ڕوونکەیتەوە چۆن ئەچێنرێت؟ مینی ژێردەریا ینی زۆرە جۆری، هەر ئەوە نییە یەکدانێ. سە بۆ نمونە لەم وێنانە هەیە ئەمانە لە جەنگی جیهانی یەکەم و دووەم بەکاریانە هێنا، یا کاتوانی بە مودەمیرە بە فرقاتە بڵاوی بکەیتەوە لەو ناوە بیچنی. دووش موسەیەراتی دەریات هەیە، چۆن ئێران شاهدی هەیە لە ئاسمان لە دەریاشە عینی موسەیەرات هەیە، ئەو مینانە پاڵەنیت و بڵاوەکەیتەوە لە ناو دەریا. هەیە بە عەرزەوە گیرە بێتن، مەسەلەن ئەو شۆنانەی کە قوول نەبێتن هەیەیان نەخێر. حەشە مغناتیسیە هەیە بە تەڕەدوت کەهرەمەغناتیسی جۆری زۆرە، ینی ئەتەقێتەوە سەر ئەو سەفینە، زەرەرێکی زۆری شەگەێنێ. ئەوە نییە بڵێ وەکو موشەکێکە لە سەفینەکەدا یان موسەیەرێنا نەخێر، مینەکە زەرەری زۆر زۆر زیاترە. ینی سە ئەم جۆرە مینانەی هەموو چاندووە. زۆر باشە. ئەمریکا وتی گەروی هورمز دەکەمەوە، ئێران وەڵامی دایەوە وتی ناهێڵم ئەم گەروە بکرێتەوە. ئێستا کێشمەکە زیادی کردووە هەر بەڕاستی، و ئێران ئەمڕۆ کەشتیەکی تەقاندەوە لە گەروی هورمز، ینی هەڕەشەکەی ئێران جددیە بەڕاستی. کێ گەروی هورمز دەباتەوە؟ هیچ لایە نایباتەوە. چۆن پێت بڵێم چۆن؟ ئەگەر هاتووە ئەمریکا وەکەوەی باسمان کرد، ئەنزالێکی کرد بە پەرەشوت داوازی لە دەریاوە چووە ناو ئەو دوورگانەی مەضی قرمزەوە، توانی بۆ منمونە ئەو مینانە لا بداتن لێنانە لە ڕێگای سەفینەکانە، ئەمێنێتەوە لێرە چییە؟ تۆ ئەبێ بەردەوام مودەمیرە فرقاتە لەگەڵ ئەمانەیە هاتوچۆ بکاتن، قەناعەت بکە لە سێ دانە ڕەت بێ دانەیەکی هەر لێ ئەدرێتن. ئەوە نییە بتوانێت ئەمریکا 100% کۆنتترۆلی بکە، وەنە ئێرانیش بتوانێت 100% کۆنتترۆلی بکاتن ئەگەر دوورگەکانی بگیرێتن. ئەمێنێتن بەو شێوازە هەر لێ ئەدرێتن، هیچ مەجالی تیانە. باشە. لەسەر قۆناغی شەڕەکە قسەیەکێ لە میدیاکانەوە باس لەوە دەکرێت ڕەنگە قۆناغی شەڕی نێوان ئەمریکا و ئێران بچێتە قۆناغێکەوەی کە پێی دەڵێن ئۆپەراسیۆنی بڕینی دەمارەکان،
یعنی دەست بۆ تەقاندنەوەی پردەکان و وێرانکردنی ڕێگاوبان ببەن لە مەودووە. ئەمە چۆن دەکرێت و بۆچی دەکرێت ئەگەر دەستی بۆ بەرن؟ تۆ لەم حاڵاتەیە ئەگەر ئەمانە بکەی یعنی تۆ بەتەمای هێرشی زەمینیت چونکە تۆ ئەو پردانەکە تەقێنیتەوە تاعبیە ئیمداد هاتوچووە نامێنێتن ناتوانانی هێز فیشەک تەقەمەنی بگەیتە ئەو شوێنی کە پێویستیت پێی بێتن. ئەمە لە بیدایەت ئەگەر سەریکەی لە شەڕی ئۆکرانیا و رووسیا لەوە ڕۆژانی کاتێککە رووس 6 کیلۆمەتری مابوو بگاتە کیف پایتەختی ئۆکرانیا ئەوان خۆیان پردەکانیان هەمووی تەقاندەوە و لە هەر شوێنێ مەترسیت هەبێ هێڕش بێتە سەرت ڕێکراوە بێتن تۆ ئەو پردانە تەقێنیتەوە و ڕێگرێبی لە تەقەدوم هاتنە پێشەوەی ئەو هێزەی تر. ئەم سلوبە بەکاردێتن لە کاتی ئەگەر بڵێ مەترسی هێڕشی زەمینی هەبێتن ئەو کاتامانە بەکاردێنن. وەکەوەی کاک سەلام ئەم ناوچەیە بوو بێتە مشکی مختەبەر هەر چەکی تازەی لەسەر تاقیەکەنەوە وڵاتانە. ئێستا چی تازە هەیە بەڕاستی؟ جگە لەو چەکانی کە بڵین کۆریا و چین بەکاریانهێنا لە ئێران تاقییان کردەوە و F-22 ڕاپتەر ئێستا کە گۆڕانکاری کرا. طبعاً خەرجیەکی زۆر کەوتە سەر ئەمریکا مەسرەفێکی زۆر بەسەر خەلیج و ئەو ناوچانە. ئێستا کە ئەمریکا بۆ نمونە بڵین لۆکاس موسێرەکان کە لەلایەن کۆمپانیای سپێکتەرس وەرکەوە دروست دەکرێتن ئەمە یەک مەسارێکی هەیە ئەڕوال بۆی لە بەرگری و ئەوانە بداتن. جگەلەوە تۆ موشکی زەویت هەیە ئەرض لە جۆری ئەتەکامس کە مەنەسەی هایمارس وەکو ڕاجیمەیە ئەمە بەکارهات لە شەڕی ئۆکرانیا و رووسیا. بەڵام هایمارس موشکی ئەتەکامسی بەکارهێنا لەوێنانە و ئەتەکامسیش لە نێوان 90 تاکو 300 کیلۆمەتر مەدایاتی ئەگەر بەبیرمان بێ هەتاکو جۆ بایدن وتی نابێت لە ناو قولی رووسیا لێ بدرێتن دەبەرەوە 300ەکەی نادەمێ. بەڵام ئێستا لەم کاتەیە نەخێرهێنایەنە مەیدانەوە بەڵام جۆری نوێەکەی پرسم کە ئەمە لە نێوان 400 تاکو 600 کیلۆمەترە ڕوا سرە تەقینەوەکەی 90 تاکو 100 کیلۆیە بە مانگی دەستکرد دەڕوا دقەی ئیسابەی 100 هەڵا ناکە. یعنی ئەگەڵێن بڵێن بە مەتر بە 30 سانتیم بە 10 سانتیم هەڵە ناکاتن ئەم موشەکە هێناوێت مەیدانەوە بۆ ئەوەی لە ئێرانی بداتن. ئەمە بەکار نهاتوە تاکو ئێستەوە تازە بەکاری دێنێتن. جگەلەوە تۆ موسەیەراتی کیۆتۆ ئەمانەوە بەکاردێنێتن کە بڵین موسەیەراتی شاهدی ئێرانی بخاتە خوارەوە چونکە ئەمانە بە کەهرەمەغناتیسی ئیشەکاتن ئەتوان ئێمانە بخاتە خوارەوە. ئەم چەکە تازانە و دێتە مەیدانەوە لەم کاتەیە بەکاری نەهێناوە ئەمریکا لەوە پێش. جگەلەوە تۆ بڵین تۆماهۆک موشکی کروز تۆماهۆکنەوەی پێنجەمی هێناوەتە مەیدانەوە. ئەمانە لە ناو سەفینەی حربیەوە فرقاتە و دەمیرێتی ئەگیرێتن بۆ ناو ئێران هەرچەندە ئەمە سورعەتی کەمترە لە نێوان 880 کیلۆمەتر 85 کیلۆمەترە بێ سورعەتی بەڵام مناوەڕەیەکی زۆر بەرزی هەیە. یعنی بڵین لە نەوەی 4 و 3 و ئەوانە کە ئێستا ئەمریکا بەکاری دێنێتن نەوەی پێنجەمی زۆر پێشکەوتوترە. ئەم چەکانە وا تازە دێتە مەیدانەوە و بەکاردێتن هەتاکو ئێستا بەکاری نەهێنابوو بەڵام لۆکاسی بەکارهێنا بەڵام تۆماهۆک ئەم پرسمەوانەی بەکارنهێنەوە تازە بەکاری دێنێتن. ئەم چەکانەیە بڵێ. زۆر باشە. سەبارەت بە بەریتانیا ینی ئەو گلەیانێشی کە ترمپ هەیبوو لە بەریتانیا لەسەر وەزیرانەکەی ئێستا لە تازەترین پێشهاتە بۆ ئەم شەڕە مندەمیرەی دراگۆنی هێناوەتە خۆرهڵاتی ناوەڕاست. ئەمە بۆ چییە؟ خۆی مدەمەهینە وابزان فرقاتەیە مدەمیرە نییە ئەو دراگۆن هێنایی بۆ ناوچەی لای قوبرس ئەو قەواعدی عسکەری خۆی هەیە لەونەوە بۆی بیپارێزێتن بێتە پێشەوە بۆ ناوچەی مەڵی قرمز تەنها ئەوەنەیە بتوانێت لەگەڵ هێزەکانی ئەمریکا بڵین ئەو لوغمە بەحریانە هەڵبگرێتەوە و بتوانێت لەگەڵ سەفینەی نەوتەکانە هاتوچۆ بکاتن لەوە زیاتر هیچ شتێتر ناکاتن بڕوامەکە بەس بۆ ئەو شتە دێتە پێشەوە. باش. ئێمە لە مێژوودا جەنگی یەکەمی جیهانی و جەنگی دووەمی جیهانیمان هەبووە. ئەوەی کە ئێستا دەوترێت یعنی لەسەر ئەم شەڕە دەوترێت جەنگی جیهانی یەکەمی زیرەکی دەستکردە. چی دەڵێت لەسەر ئەمە بۆ وای پێ دەڵێن ئەم شەڕە؟ وەی ئەگەر جەنگی جیهانی یەکەم و دووەم بخێنیتەوە هی یەکەم مەسەڵەن بڵین شەڕی خەندەق بوو کوشتاری زۆر بوو
لە شەڕی جەنگی جیهانی دووەمیش دوای جەنگی جیهانی دووەم اینجا تکنۆلۆژیا هاتە مەیدانەوە، یعنی وڵاتان هەستیان پێی کرد پێویستیان بە تکنۆلۆژیایە، پێویستیان بە چەکێکی تازەیە بێتە مەیدانەوە، ئەو زەرارانە نەبێتن. ئێستا کە تاقیکردنەوەی زیرەکی دەستکردە مانگی دەستکرد و چەکی تازە و تکنۆلۆژیای تازە، یەک خەسارەتت کەم بکەیتەوە، دوو تەکلیفەی شەڕت کەم بکەیتەوە، سەرکەوتنیش بەدەست بێنیتن. ئێستا کە زمانی ئەوەیە، ئێستا کە زمانی ئەوەیە ئەزانی بڵین ئێستا کە شەڕ لە نێوان خوارزمیاتە ماتماتیک ئەوە لەگەڵ زیرەکی دەستکرد، ئەمانە شەڕت بۆ یەکلایی یەکاتەوە. بۆیە ئەم جۆرە شتان ئێستا بە زۆری کۆمپانیەکانی جیهان بەکاری دێنن و تایبەتی ئیسرائیلیان یەکە باسمان کردووە 7 کۆمپانیای زیرەکی دەستکردی هەیە نەوەک بۆ دروستکردن، بۆ تەتەور، بۆ پێشکردن بە ڕئسمال بە پارەی 500 میلیارد دۆلارە. یعنی ئەو وڵاتانە هەوڵی ئەوادەن کاتە کات ڕێک ناوەکە پڕ بە پێسێتی جەنگی جیهانی یەکەمی زیرەکی دەستکرد. باڵێ ئەسەوەیە جەنگی جیهانی زۆر باشە. لە باسی وڵاتانی ترا کرد داخولاتەکەن لەم شەڕەدا ئێستا یاریکەری نوێ دێتە ناو یاریەکەەوە وردە وردە، بە نمونە ئیتالیا قسەی هەیە دەڵێت ئێمەش دژی ئەتۆمی ئێرانین و نایەڵین بێتە خاوەنی ئەتۆمی. بەڕاستی ئیتالیا توانا و هێز و قودرەتی چییە ئێستا؟ توانا هێزی هەیە، قودرەتی هەیە، بەڵام بە نسبەتی ناهێڵین بێتە ئۆتۆمی پێشەوەی ئیتالیا کە ناتوویە ئەم قسەیە بکە چین و رووسیا خۆیان ناهێڵن ئێران ئۆتۆمی هەبێتن، ئەوان پێش هەمویان نایەنەوە هەیبێتن، ئەم چەکەی هەبێتن لێرە. ئیتالیا هیچی پێ ناکرێت، تەنها تەسریحێکە قسەیەکە کردوویەتی و خەڵاس، مەگە بڵێ لەلایەن شەڕەوە هیچ گۆڕانکاریەک و شتێکی پێ ناکرێت. ئەوەی کە باسیەوە کاتیانی کە سیستەمی بەرگریش دەداتە وڵاتانی خەلیج، ئەو سیستەمە چیانداتێ؟ ئێستاکە ئیتالیا خۆی هەر ناتۆیە، ئەو سیستەمەی کە ناتۆ بەکاری دێنێتن ئیتالیاش خۆشی بەکاری دێنێتن. لەم شەڕەیە مەخزوونی وڵاتانی خەلیج تەواو کۆتایی پێهات. ئەگەر لە ئەمریکا داوا بکەن ئەمریکا ناتوانێت فریایان کەوێ بیانداتێ. ئەمریکا بە ئیسرائیل و ئۆکرانیا ئەمێنێتەوە ئەوروپا وڵاتانەی لە ناو شەڕانین ئەو مەخزوونەیان هەیە داوای ئەوە ئەکەن کە بدرێ پێیان و بیهێنن و بەکاری بێنن. تەنها ئەوەیە، ینی ئاینی چەکی ناتۆیە، هیچ فەرق ناکاتن. باشە ئاردێکێکی تر لەو وڵاتانە کەیتر چاوی لەسرە بە نمونە کۆریای باکوورە و لەسەر سەرۆکەکەیشی پیرۆزبایی گەرم لە مشتەبا دەکات کە بەڕێبەرایەتی هەڵبژێردراوە. هیچ کاریگەریەکی هەیە پیرۆزبایی؟ نەخێر لەم کاتەیە هیچ کاریگەرێکی نییە، ینی تەنها وەکو پۆتین چۆن پیرۆزبایی لێ کرد لەوەڵەوە ئەمیش پیرۆزبایی لێ ئەکاتن. بەڵام کاتێک کۆریا ینی داخلی ئەم کێشەیە نابێتن ئەگەر سین داخل نەبێتن. بەرژەوەندی هەیە داخل بێت؟ طبعاً تۆ نابێ ئێران بڕوخێتن، چونکە کە ئێران ڕوخات و حیساب کە چین ڕوخا کۆتایی پێهاچین تایوان ڕۆیی ئەو کاتە کۆریاش لە مەترسیە بێتن. کۆریای باکوور تۆ بزانێ ینی دوژمنی سەرەکی کۆریای باشوور و یابان و ئەو ناوچانەیە نابێ لێرە ئێران بڕوخێتن بۆی چین لەوێ هەر بەهێز بمێنێتن. کۆریاش بەو جۆرە لەبیری شت نەچێت کۆریا ینی موشەکیدا بە ئێران یارمەتی داپی، بەڵێ موشەکی جەوالی داپی لە جۆری ئەمەی کە بڵین کروز. باشە پرسیارێکی گرنگ کە لەم کاتە هەستیاری شەڕەکەدا هاتۆتە ئاراوە ڕۆژنامە ئیندیپێندنتی بەریتانی دەڵێت ئەمریکا چاوی لەسەر ئەوەیە کە دوورگەی خەرجی ئێرانی بە تەواوەتی بگرێت و کۆنتترۆلی بکرات. ئەم دوورگەیە چییە و ئەمریکا ئەمەی پێ دەکرێت؟ دوورگەی خەرج ئەوان پێڵەن خەرک، باش ینی زێڕی ئێرانە ئەو دوورگەیە. کەنزە بەڵێ کەنزە بەڵێ ئەوە بۆ ئێران، چونکە گەر تۆ سەیری ئێران بکەی نەوتەکەی بەکوێ ئەڕواتن، تۆ نەوتی ئێران بەسەرەکی لە چۆ دەرەچێتن منتیقەی عەبادان، لە عەبادانەوە دێتن بۆ خەرک. لە خەرک لێنانە چی سەفینەی نەوت هەیە کە بار بکە لەو ڕەسیفانە وەسێ ڕەسیفی زەخمی پێوەیە. هەتاکو لە جەنگی عێراق و ئێران یعنی عێراق هەموو قورسی خۆی کە فڕۆکەی تازەی وەرەگر لە فەڕەنسا لە جۆری میراجوانە بەردەوام لە خەرجیەدا بەس نەوتەکەی نەڕواتن. ئەگەر ئەمریکاوێ بگرێتن ئەوە شریانی سەرەکی ئێرانە بۆ نەوت ناردن، تایبەتی بۆ چین و ئاسیا. لەبەر ئەوە زەحمەتە بیگرێتن، چونکە وەکو بڵین دوورگەی قەشەم و ئەوانە نییە، ینی زۆر نێزیکە لە ناوچەی چی پێڵن بەندەر عەباس و ئەو منتیقانە
لەبەرەوە زەحمەتە بیگرێتن و ناڵێم ناتوانێت بیگرێت بۆی هەیە بیگرێتن کاری لێ بکە بەڵام لە هەمان کاتە تۆ لە بیرت نەچێتن ئێستاکە ینی نەوت ناڕوە هەتاکو نەوتی ئێران ناڕوانەوە کەر خەلیجیش گۆڕانکاریەوان ناکاتن چوونە وێنانە ئینتیحارە ینی بە موشک و بە موسەیارات ئێران وازی لێ ناهێنێ هەرە بێ دەری بکاتن. زۆر باشە. زۆر جار باسی دەوری کەش و هەوا ڕۆڵی کەشوهات کردووە لە کاتی شەڕەکاندا کە چۆن مەسارەکە دەگۆڕێت. ئێستا ڕاتچیە لەسەر گۆڕینی کەش و هەوا و کاریگەری لەسەر ئەم شەڕە. تۆ بزانە ئێستاکە بڵین لە فڕۆکەوە دەست پێ بکەین. باش فڕۆکە کاتێ ئەفرێت فڕۆکەوان کە ئەچێتە ئاسمان پرسیارێک ئەڵێ مەدەڕۆیە بینینت چەندێکە ئەڵێ لە 170 لە 100 لە 150 تۆ هاوینان ئاسمانت هەڵمە بێتن لە بەسایی گەرمیاییەوە ناتوانێت ئەوە ببینێتن بە تەواوەتی لە بەهارە ئەڵەی 100 ئەبینم چونکە کەشوهەوا سافە دنیا ڕێکە دوایەوە تۆ تۆز و خۆڵبارینت نییە لە کاتی ئەم مانگە بێتەوە ئەگەر تۆز و خۆڵبارین دەست پێ بکاتن ینی F16 کە سەرەکەوێ ئەوە هەر 400 متر بڕوە بوەستێتن بەرز نەبێتەوە $300 مەسرەفەتی هەرەوە حرەکەتە بچووکە بکاتن کاتێکە چێتە ئاسمانەوە ئەگەر خۆڵبارین بێتن گەرمایی بێتن جیاوازە سوتەمەنی زیاد سەرفەکاتن کار لە سیستەمەکانی کاتن دوایەوە ڕەسەد بینین زەحمەتە بێتن جگەلەوە تۆ ئەگەر لە هاوینا شەڕ بکەی سەربازدا بگری هیلاکو و ماندووی ئەو سەربازە لە گەرما چەندێکە ینی لە مانگەی بێتەوە منتیقی خەلیج لە ناو ئێرانە پلەی گەرمای لە 34 بەرزە بێتەوە ئیتر ئەڕوا 36 ویتر بەرەو بەرزبوونەوە بەرەو بەرزبوونەوە ئەڕوا باشە ئەو سەربازەی لێوێنانە ئیشەکە ئەگەر لەسەر فڕۆکە بێتن تەواو ماندوویەکی تەواو بێ بێتاقەتە بێتن ئەگەر بگەڕێیتەوە هەر ببوورە بۆ ساڵی بڵین 2003 کاتێکە لە قاعدەی ئیمام عەلی لە ناسریە هێزەکانی ئەمریکا دابەزین و بەرەو شاری ناسریە هاتن خۆڵبارین دەستی پێ کرد وای کرد هێزەکانی ئەمریکا 2 ڕۆژ دواکەوت ئەمانە کاری زۆرە ینی کەش و هەوا زۆر کاری هەیە وەلەو کاتەشە ئەمریکا زەرەرێکی زۆری پێگەی کوشتاریشیدا لە ناسریە بەسایی ئەو خۆڵبارینەوە دەبەرەوە کەش و هەوا زۆر تەسیری هەیە ئەبێت تۆ شەڕەکەیەک لایکەی تۆ پێش بگەیتە ئەو کاتەی کە دنیا گەرم ببێتن. زۆر باشە. با بینە سەر ئەو شەڕی رووسیا ئۆکرانیا خۆیش هەر بەردەوامە دووشتی نوێ ڕوویداوە رووسیا دەڵێت کە سوخۆی 27مان خستۆتە خوارەوە سۆی 27 ئەمە چییە ئەم فڕۆکەیە گرنگە ئەم کە قسوێتە خوارەوە سیخۆی 27 فلانگەر پێوترێ فلانگەر ئەوەش هەر لەو شکڵەیە تەواو لە وێنەیە 35 لە شکلی خۆیەتی چونکە رووسیا 37 دروست کرد دوای وازی هێنا گەڕایەوە پێیانەوت تەرمیناتۆر گەڕایەوە سەر 35ەکە سوپەر فلانگەر سیخۆی 27 باشترین فڕۆکەی جەنگی بوو لە 120 کە دروست کرا ئەو فڕۆکەیە پێیانەوت کە لە فڕۆکەوان زیرەکترە فڕۆکەیەکی زۆر بەتوانا بوو بەڵام ئێستاکە لەم کاتەیە تۆ لە دوای سیخۆی 27 تۆ سیخۆی 30 هەیە 33 هەیە 34 هەیە 35 هەیە ینی مۆدێلەکەی کۆن بوو 35 بە ئاسانی ئەتوانێ چۆنەڵین 27ەکە بخاتە خوارەوە لەبەر تکنۆلۆژیای و ڕاداری و ئەو جۆرە شتانەی ئەکەوێتە خوارەوە بە نسبەتی ئۆکرانیەوە مەسەڵەن ئۆکرانیاش بە هەمان شێوە ئەڵێ داومە لە کارگەیەکی ئەلکترۆنیکە رووسیا سوودی لێبینیەوە بۆ دروستکردنی چەک ئەمەیان چییە؟ تۆ کۆمپانیانە سەرچیە لە کۆمپانیای چەک سەرەکی ترێ ئەوە چونکە تۆ ئێستا ئەم فڕۆکەیە کە دروستەکەی یان ئەم موشەکە کە دروستەکەی هەمووی مایکرۆچیپسیوێ ڕقائق ئەلکترۆنیەوێتن بەبێ ئەوانە تۆ ناتوانانی موشک تێبگری ئەم فڕۆکە دروستکەی هەتاکو لە ناو سیارەش هەیە لە ناو مۆبایلیشا هەیە لەبەرەوە لەوە لێدانی ئەوانە تۆ تاخیرکردنی دروستکردنی تانک و موشک و فڕۆکەیە بەڵێ تەسیری زۆر زۆرە لەوە زیاترە کە لە کۆمپانیایەکی چەکە دەیت بەڵێ زۆر تەسیری هەیە. زۆر باشە من هیچی وا بلەماوە سپاست دەکەم لە کاتەکانی تر گفتوگۆمان دەبێت لەسەر دوایین پێشاتەکانی ئەم شەڕە سپاس بۆ کاک سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بە کاروباری سەربازی سپاس بۆ بینەریەوە چاوتان لەسەر 964 بێت بەردەوام زانیاری نوێتان لەسەر ئەم شەڕە پێ دەڵێن خواتان